تووڕەبوون صفەتێکی خوای گەورەیە بەڵێ خوای گەورە تووڕە دەبێت ئەمە صفەتی نەقص نییە عیبە نییە تووڕەبوون لە مرۆڤدا عیبەیەوە نییە بەڵێ ئافرین تووڕەبوون ئەسڵی صفەتی تووڕەبوون صفەتێکی خراپ نییە بەڵام کە لە شوێنی خۆی و لە کاتی خۆی و بە ئەندازەی خۆی تووڕە نەبی ئەوە خراپ ئەجینا هەر کەسێک صفەتی تووڕەبوونی تێدا نەبێ لە هیچ تووڕە نەبی غیرەتت هیچ نەگرێ تۆ نیت تۆ پەڕۆیت حاشا چییە بۆیە ئینسان إن الله يغار ودەبێ مسلمانیش یغار غیرەی هەبێت تووڕەبوونی هەبێت غەضەبی هەبێ لله ئەگەر نەدبێت تۆ هیچ کەواتە تووڕەبوونێک لایەق نەبێ لە کاتی خۆی نەبێ لە شوێنی خۆی نەبێ بە ئەندازەی پێویست نەبێ ئەوەیان عیبێ بەڵامی خوای گەورە هەمووی لە شوێنی خۆیەتی بۆیە صفەتی غەضەب صفەتی کەمالە بۆ خوا نەک صفەتی نەقص بێ ئەنجا تۆ بین نەفی صفەتی تووڕەبوون لە خوای گەورە بکەی بە حوجەی چی کاکە تووڕەبوون ئەوەی ئینسان یعنی خوێن لە دڵیدا هەیەجان دەکات و هەڵدەچێت سەیری ئەو مرۆڤە بکە دم و چاوی سوور دەبێتەوە قسەی غەڵەت دەکا تەسەڕوفاتی ناشرین دەکا ئەمە تووڕەبوونە چۆن دەیە بڵێن خوا تووڕە دەبێ ئێ دەڵێن ئەنتە شەبەهتە ئەوەلا مەثەلتە ئەوەلا ثم عطلت تۆ جارێ هیچت نەکرد لە خۆتەوە هاتی خوای گەورە تەشبیه کرد بە مەخلووقێک هەر لەو گۆڕە تووڕەبوونی خوا وەکو تووڕەبوونی مەخلووق لێ کرد ئەنجا ئەوە وای لێ کردی بەگێک دابنیت بۆ دوا بکشێتەوە نانە کاکە نیەتی خوای گەورە تووڕەبوونی کامەینی ئەو تووڕەبوونی لە عەقڵی تۆدا هەیە نیەتی ئەو تووڕەبوونی لە عەقڵی تۆدا بۆ خوای گەورە دانا ئەوەی نییە ئەجینا غضب الله عليه أي كنا واني إخوة غضبي لقرتون قرآن دفرمي حديث دفرمي بلى أي مغضوب عليهم كين شي غضبي لقرتون إخوة قالوا غضبي لقرتون أم صفتي غضباء ما تريدوا أشاعر باوريان بيتين خير لا استهر ما تريد يكار أشعري يكفي بلى آية إخوة قالوا تورد بيت بلى بلان بجوري مذهبكات ومعتقدات جواب من دواء نكفي الله ملي بكيد شلون بلى وعقيدة أشعرية أو عقيدة أشعرية ويتودي الله يستا ئامادەی بێ لێ دوانێک بدەی بڵێ من اعتقادم وایە کە خوای گەورە صفەتی ڕازیبوون و صفەتی تووڕەبوونی هەیە صفەتی خۆشویستن و صفەتی ڕقلێبوونی هەیە ئامادەی بڵێ خوای گەورە صفەتانەیە منە و صفەتانە بە خوا دادەنێم على الوجه اللائق به ئەگەر بڵێ تۆ ئەشعەری نیە ئاگات لە خۆت نییە تۆ سەلەفیت لەسەر منهەجی سونەی ئەگەر بژڵێ ناوەڵا کاکە چۆن دەبێ ئێستا ئەشعەری چاو لێ ئەو هەموو صفەتەی خوای گەورە بۆ خۆی داناوە پێغەمبەر بۆی داناوە لە قورئان و لە حەدیثدا تۆ باوەڕت بینی کاکە تو باورت بيني دجنا إما أهل السنة وجماعتين حاشا أهل البدعة كي أهل السنة السنة دوت إثبات وصفتك يتونفي في وصفتك كي خواي جور إثباتي بو خوي كردو بيغمبري خو عليه الصلاة والسلام إثباتي بو خواي جور كردو بو شوازي كلايق